وەکی هەر هەفتە ئەمێ نوها هەنێک مژارên girêdayî helbijartinên serokatiya Amerîkayê sala 2024 ji bo we pêşkêş bikin. Hevkara me hêro zengene bi min re ye da ku alîkariya me bike em van tiştan ji hev derxînin. Hêro tu bi xêr hatî. Spas. Te çi ji bo me amadekirî vê hefteyê? سیروان پێما بێ هەفتەی ڕابردوو زۆر باسی با بڵێن هەڵمەتی هەڵبژاردنەکانی کۆماریەکانمان کرد زیاتر لەم هەفتەیە فۆکس خینە سەر سەرنجمان دێنە سەر دیموکراتەکان. صدی صد هەلبەت هەفتەیە چووی مە بەحسا gelek کاندیدên کۆماری kirin ji ber ku کۆماری ne deselatê de ne derfetawan heye ku bêtir berbijaran bidin pêş ji bo koyekî hilbijêrin. Niha li aliyê demokrata em tenê behsa Biden dikin hêro yan kesnî din hene ji ber ku ne zelal ji bo geleka ka Biden heta niha wê ew berbijar bî ya çawayê xwezî şirove bike û tu biçikî behsa mêjûyê jî bike. سەرەتا سیروان با بڵێن وەکو ئاماژت پێکرد ڕاستە وەکو هەفتەی ڕابردووش پێ وتمان بە شێوەیەکی وەکو عرفێک دیموکراتەکان هەموو جار بووە کە ئەو سەرۆکەی کە لەسەر دەسەڵاتە ئەو سەرۆکە کاندیدیانە بێتەوە. بەو پێیە بایدن کاندیدی یەکەمی دیموکراتەکانە ئێستا بەڵام لەگەڵ ئەوەشە هەتا ئێستا دوو دیموکراتی تر خواستیان دەربڕیوە خۆیان ناونووس کردووە بۆ ئەوەی بچنە پێشبڕکەی دیموکراتەکانەوە بەڵام هەرۆکو ئاماژەمان پێکرد بەو شێوەیەی کۆماریەکان نییە جارێ بەڵام ئەمانیش هەر لە هەڵبژاردنەکانی ویلایەتەکانە لە هەڵبژاردن با بڵێن لە کاکس و پرایمەرەکانە دەنگیان بۆ ئەدرێ ئەویش دوو دیموکراتن هەتا ئێستا دین فلیپس و هەروەها مەریەن ویلیەمز ئەم دوانە کاندیدی جگە لە بایدن کاندیدی دیموکراتەکانن یعنی ئەگەر هەیە هەگەروان کەسان هەژمارە باش یا دەلەگەیەن ویلایەتان دەوان پرایمەری و کاکس دەوەرگرتن بەلکی ئەو جهێ بایدن بگری یەک جوان جهێ بایدن بگرە ئەگەر هەیە نەوسە ئەگەر هەیە بەڵام با خۆمان نەزانین کە ئەگەرێکی ئەو تۆ نییە لەبەرەوەی هەتا ئێستا ئەوە هەڵمەتەکانی هەڵبژاردنە ئێمە ئەبینین هەڵمەتی کۆماریەکان چەند تونند و تۆڵە لە ئێستاە ینی هەمووی بەرنامەکانی خۆیان هێناوەتە بەرباز باسیەکەن بەڵام بەو شێوەیە نەمان بینیوە لە دیموکراتەکانە و هەتا کوستی ئەم مانگەش بۆ نمونە لە هەندێک ویلایەتەوە کە دەست پێکا سەرەتا لە وڵاتی فلۆریداوە تاکو 30 مانگ کاتێکی دیاری کراوە کە کاندیدێک بتوانێت خۆی ناونووسی بکات و پاشانەوەکە دیموکراتەکانیش ئەچنە کۆنگرەوە ڕێژەیە پەسەندکردنێ یا سەرۆک بایدن کێم بووە هێرۆ بەڵێ سیروان با بڵین ڕاوەرگرتنێکی نوێ کراوە کە لە سەرەتای ئەم مانگا و ڕاوەرگرتنە کرابوو کە ئەم ڕاوەرگرتنیان زیاتر تیشکی لەسەر دەنگدەرە دیموکراتەکانە ڕاوەرگرتنەکە با بڵین لەلایەن دەستگای ئەسۆسیێتد پرێس و هەروەها نۆرک سنتەر بۆ کاروباری لێکۆڵینەوە کراوە ئەم ڕاوەرگرتنە لەم ڕاوەرگرتنا ڕۆکو ئاماژەم پێکرد تیشک کراوەتە سەر دەنگدەرە دیموکراتەکان و دەرکەوتۆ لە ئەنجامەکەیان نزیکەی نیوەی دیموکراتەکان با بڵێن ڕازی نین لەو جۆرەی کە ترامپ ببوورە بایدن مامەڵەی کردووە لەگەڵ شەڕی ئیسرائیل و فەڵەستینیەکاندا شەڕی ئیسرائیل و ئەمە یەکێکە لە هۆکارە سەرەکیەکان کە بەپێی ئەم ڕاوەرگرتنیان ئەمە یەکێک بۆ لە هۆکارە سەرەکیەکان کە ڕێژەی بایدن دابەزیوە کەواتە لە نێو خودی دیموکراتەکانە تەنها لە سەدا 50 دیموکراتەکان ڕازین بەو شێوازی مامەڵەکردنەی کە بایدن کردوێتی لەگەڵ ئەم شەڕەیە ژبەر بۆ مژارە ئیسرائیل و حەماس یان شەڕی ئیسرائیل و حەماس شەڕێک کۆنها لە غەزا دەبێ بووە دناو کۆمەلگاها ئەمریکی دناو جڤاکە ئەمریکی دەبووە شتێکی کۆ جوداکردن پەیدا کردیە ئەڤژی سەدەماوی هەیە بێگومان ینی جیاوازیەکی زۆر هەیە ئەوەش کە ئێستا ئەبینین لە ناو خودی دیموکراتەکانە جیاوازی هەیە لە شێوازی مامەڵەکردن لەگەڵ ئەمەش ئەوانەی کە وەڵامی پرسیارەکانی ئەم ڕاوەرگرتنیان داوەتەوە ینی بەشێکی زۆریان لەمانە هاوڕان لەگەڵ ئەوەی کە پێویستە چارەسەریەکی دوو دەوڵەتی هەبێ بۆ با بڵێن کێشەی ئیسرائیل و فەلەستینیەکان چارەسەری فەلەستین کە هەروەکو بەڕێوەبەرایەتەکە یەک لە دوای یەکەکانی ئەمریکاش هەمیشە ئاماژەیان بەوە کردووە کە پێویستە چارەسەریەکی دوو دەوڵەتی هەبێ بۆ چارەسەرکردنی کێشەکان بەڵام لە شێوازی با بڵێن بە تایبەتی کە ئێمە ئەزانین بارمتەکان ئەمریکایی تیابوو لە شێوازی مامەڵەکردنی بایدن ڕازینین لەگەڵ ئەم شەڕەیە باشە دەگوت دەگوڤای هاوکارێکی سەرەکیە مەسەلا شەڕی ئیسرائیل و حەماسێ فاکتەرێ دنچنە هێرۆ کۆدیشتنە ڕێژەیە پەسەندکردنا بایدن وڵۆکیان بەوی شکلی بەڵێ یەکێکی تر لە فاکتەرە سەرەکیەکان تەمەنی بایدنە ئێمە دەزانین لەم مانگەدا بایدن تەمەنی بوو بە 81 ساڵ
ئەمەش بەپی ئەو ڕاوەرگرتنانی کە کراوە بەپی ئەو خەڵکانی کە قسە ئەکەن دەنگدەرانی ئەمریکا پێیان وایە ئەمە تەمەنێکی زۆرە بۆ سەرۆکێکی ئەمریکا کە بتوانێت با بڵین بە ئەنەرژیەکی زۆرە کە ئەم کارە فۆکسێکی زۆری ئەوێ تیشکی زۆری ئەوێ بخەیتە سەر شتەکان پێیان وایە کە دەتوانرا ئەگەر تەمەنی کەمتر بووە باشتر بووە خۆگەست سەرۆکێک بێت تەمەنی کەمتر نەتەنێ هێرۆ ئەدڤێز بێژمژی نەتەنێ دموکرات ڕخنێل یا vەیەکێ وەکو پرزگرێک دەبینن لێ کۆماریشی بکارتینن یعنی بەربژارێک کۆماری گەلێکی هەرچەندە سیروان با ئێمە ئەوەش ببینین کە بربژاری با بڵین ئەو دانەڵد ترامپ کە لە کۆمارەکانە ڕێژەی پەسەندکردنی لە سەروی هەموو کۆمارەکانەوە تەمەنی 77 ساڵە ینی ئەویش بەڵێ فەرقێکی تەنها 4 ساڵیان ئەو کاتێکە ئەگەر دانەڵد ترامپ با بڵین هەڵبژێردرێتەوە گریمان ئەگەر ئەو هەڵبژێردرێتەوە بۆ ئەو کاتێک کە ئەویش کۆتایی بە تێرمەکەی دێت هەر لە تەمەنی ئێستای بایدنی لێ دێت باس ئەفخالەکە گرینگە باشە هێرۆ وەکی دن ینی تەبحسا هەنێک مژارێ دنجی کردباش بەرگۆ سەدی سەد مژارە ئابووری مژارێکە گرینگە سیروان ئەمەش بابەتی ئابووری ئێستا بۆتە یەکەم بابەت لە نێو ئەمریکیەکاندا کە تیشکێکی زۆری لەسرە لەبەرەوەی هەڵاوسانێکی زۆر هەیە لە بازارە شتومەک زۆر گران بووە و ئەمەش ینی وای کردووە کە ئەمریکایەکان پێیان وایە سەرۆک بایدن نەیتوانیوە کە ئەڵێم ئەمریکایەکان ئەوانی کە لە ڕاوەرگرتنە گشتیەکانە بۆ چوونی خۆیان داوە نەیتوانیوە بەو شێوەیەی کە پێویست بوو مامەڵە لەگەڵ ئابووریا بکە ئەمەش لە کاتێکدایە کە با بڵین دەرفەتی کار زیاتر بووە لە بازارەکانی ئەمریکا دەرفەتی کاری زۆر ڕەخساوە بەڵام لەگەڵ ڕەوشە ئابووریا خەڵکی باشتر بوو بەڵێ بەڵام لەگەڵ ئەوەشا چونکە با بڵین چۆنەڵی ئەو بودجەی ئەو موچەی کە وەری ئەگرن ئەمریکایەکان بە بەراورد لەگەڵ بازارە کەمە باشە هێرۆ ئەم هەرگاو بەحسا هەردوو پارتیان سەرەکی دکن لە ئەمریکا هەم ینی پارتیا کۆماری و دموکرات نهاد هەلبژارتناندا یان بکەوانیت هەلبژارتنی 2024 تو کاندیدێ دن هەنە یان تو پارتیان دن ئەvێ بچووک دکارن بەشدار ببن کینە ئەو پارتیان ئەو کەس بەڵێ سیروان بێگومان دوو پارتی هەن کە ئەوانیش یان هەر کاندیدێکی سربەخۆ توانێت خۆی ڕجستەر کات و بڕوا بەڵام تۆزانی بوون بە کاندیدی سەرۆکایەتی لە ئەمریکا پارەیەکی زۆری تێچێ هەڵمەتەکانی هەڵبژاردن پارەی تێچێ و زیاتر دوو پارتی کە کۆماری و دیموکراتن دوو پارتە سەرەکیەکە یعنی ئەمە زیاتر وا ئەکا کە با بڵین بەخشێنەران زیاتر پشتیوانیان ئەکەن کە ئەتوانن هەڵمەتەکانی هەڵبژاردن زیاتر بەرەو پێشەوە بەرن بەڵام لەگەڵ ئەوەشدا دوو پارتی تر کە ئێستا کاندیدیان هەیە ئەوانیش پارتی لیبرتاری و هەروەها پارتی ساوس گرین پارتی لە ئەمریکا ئەمانیش کاندیدی خۆیان هەیە و ئەمانیش پاشان دەچنە کۆنگرەوە هەتا ئێستا با بڵین پارتی گرین پارتی ڕۆژی کۆنگرەی خۆی دانەناوە بەڵام دەیان کاندیدی هەیە بەڵام پارتی با بڵین لیبرتریەن ئەو لە 24 مانگی 5 لە واشنگتن کۆنگرەی خۆی دەبەستێت بەڵێ لە ساڵی داهاتوو لە واشنگتن کۆنگرەی خۆی دەبەستێت و لەوێ کاندیدێک دیاری ئەکەن یعنی کاندید هەیە بەڵام ئایا چانسەکە چەندێک ئەبێ ئەمەش تۆزێک ئەوەیە نابێژە مەسەرەن بەگشتی ینی گەلە کەس پارتین هەردوو پارتین سەرکی ڕەخنەلوان پارتین بچووچێک دەکەین مەسەرەن ئەم بێژن پارتیا کەس گۆگەلێک ئەندامی نوێ یان گەلە کەسێک گۆ دەنگی خۆ دەدن بەربژاری پارتیا کەس هەلبژارتنین بوری دەهلبەت نەبەحسان هاتکم ئەو دەنگ لەسەر حسابی پارتیا دموکراتش بەرگۆ حتا ڕادەیەکی ئاجندەیەن وان و یەن دموکراتە نێزیکی هەبن بەتایبەت پرزگرێکین وەک مەسەلا مافین مافی ژنان مەسەلاش بەربرنا زارۆکە مەسەلا گوهرتنا کەش و هەوایە ینی مژارن و دموکراتی بەحساوان دکن ینی تنابێژ سەر حسابی وەیەکیش بەرگۆ ئەv یەک سەدی سەد دنیقاشێ هەیە بە تایبەتی پارتی بەڵێ پارتی سەوز هەندێک لە بۆچوونەکانیان با بڵین لەیەکەوە نزیکە بەڵام لەگەڵ ئەوەشدا سیروانەگەر ئێمە بگەڕینەوە بۆ مێژوو با ئێمە باسی ساڵی 1992 بکەین هەڵبژاردنەکانی 1992 کە یەکێک بوو لەو هەڵبژاردنانەی با بڵین کاندیدێکی سربەخۆیە پارتی سەوز بوو زۆرترین دەنگی بەدەست هێنا با بڵین بە بەراورد لەگەڵ هەڵبژاردنەکانی تر و بە بەراورد لەگەڵ کاندیدی لایەنەکانی تر جگە لە پارتی دیموکرات و کۆماری ئەویش با بڵین ڕاستپێرو بوو
کە توانی لە 18 دەنگەکان بەدەست بهێنێ لەو هەڵبژاردنەی کە بل کلنتن بردیەوە ینی بل کلنتن 43 دەنگەکانی بەدەستێنا جۆرج HW با بڵێن کە ناو کووردا پێوترێ بوشی باوک ئەو لە 37 دەنگەکانی بەدەستێنا بەڵام ئەم لە 18 بەدەستێنا بوو ینی بۆ پارتی سەوزی ئەمریکا 18 زۆر بوو لەوەیە زۆر و تەکنۆلۆژی تەسیر نەکرد کۆ بل کلنتن وی چاغی بەسەرۆک یعنی دەبێت تەسیرەکە نگاتیڤ بە یان پۆزیتیڤ بە لەسەر بل کلنتنی هەرچەندە وەکو وتمان بۆ چوونەکانیان هەندێک لە یەک نزیکن یاندش بەڵام لەگەڵ ئەوەشا تەسیری لێ نەکرد بوو هەر بل کلنتن سەرکەوتنی بەدەستێنا لێ بگشتی ینی خویایی ینی داویا داوی گاواگۆ وەکتە گۆجی ینی داویا داوی لەسەر وەیەکێت من حتاکی ژارەدەی ئەف بەربژار ینی چ پارتیا چەپ یا پارتا لێبرتێریان بە ینی لەسەر وەیەکێت بینی کار حتاکی ژارەدەی کار کەمپێنێ لە هەموو هەر پێنجی ویلایەتی ئەمریکی بکە حتاکی ژارەدەی دکارە خوادریا ئەمبێژن ڕەکلاما بگهینن دەنگدارن ئەمریکی ئێک و بریار نەدانە ئەوژی وەکتە گوت پەرەژێر دەبێن نەولو بەڵێ بەڵێ بێگومان ئەمە پارەیەکی زۆری ئەوێ و پارەکەش خۆمانەزانین لە بەرنمەکانی ترا دەتوانین ئاماژەی پێ بکەین بە درێژی کە چۆن بودجەی هەڵمەتی هەڵبژاردن دابینەکرێ لە ئەمریکا بەڵام ئەمەش جگە لەوەش ینی کۆمەڵێک شتی تر هەیە هەتا ئەگەنە ئەو ئاستە ئاسان نییە گەیشتن بە ئەو ئاستە و دەنگدەرانی ئەمریکاش ینی لە ڕۆژەکانی کۆتاییە بە تایبەتی سیروان کۆمەڵێک خەڵک ینی ڕاستە ئەچن دەنگ ئەدەن مەسن لەوانەیە لەگەڵ بۆ چوونەکانیشیانە بن بەڵام دەنگدەریش هەیە کە ئەڵێ من ئەگەر دەنگیش بدەم بەو کەسە ترسی ئەوەی کە سەر نەکەوێت دەنگەکەی لەلایەکی ترەوە بفەوتێ لەبەرەوە زۆر جار ینی هەر بۆ ئەوەی کە لە نێوان دوو پارتە سەرێکیەکە ئەمێنێتەوە ئەو دەنگدانە ئەم دیسە بەگەرن سەر بایدن هێرۆ ژبەرگۆ بایدن دەستپێکە کەمپێنە خۆیان 2020 بەریکۆ ببە سەرۆک بەحسا گەلک ینی گەلک سۆز و بەڵێندا بوون لێ گەلک کەس دەبێژن و چاودێرژی دەبێژن و دەنگدار بەخۆشی دەبێژن کۆ بایدن ئەو هەموو سۆز پێک نانی چ بوون ئەو سۆزین کۆ حتان ها بایدن جی نەکردن بەڵێ هەوڵی بۆ داوە سیروان باسی هەندێک لە شتەکانی کردووە بەڵام سەرکەوتوو نەبوون ئەمەش ئێمە یەکشت پێش ئەوەی باسی ئەو بەڵێنانە بکەم کە شتە گرنگەکانی کە باسی کردبوو ئێمە لە بیریشمان نەچێ ینی ئێستا چۆنەڵی تۆ کاتێک کە سەرۆک بڕیارێک ئەدا یا پەیمانێک ئەدا پشتیوانی کۆنگرێسیشی پێویستە ینی لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا سەرۆک بەتەنیا ناتوانێت هیچ بڕیارێک بدات ئەمە پشتیوانی کۆنگرێست پێویستە تۆ پشتیوانی ئەنجومەنی نوێنەران و هەروەها سیناتیش ئەبێت پارتەکەت لەوێش زۆری نەبێت تا بتانی پشتیوانی بەدەست بهێنی هێرۆ ڕاستی ji بۆ بینەرژی باش تێ بگهێژن ڕاستە لە ئەمریکا یەک ژوان وڵاتای گۆ دەسەڵاتە سەرۆک گەلێکی بەهێزە دەسەڵات سەرۆکایەتی هەیە لێ تەڤۆلۆژی وەکتە گوت ئەوای خالێکە گرینگە و باشە کۆ بینەر بزانم من کۆ سەرۆک نکار ئەجندەیە خۆ هەرگاو بگهینە سەریش بەر بتایبەت نها دوان ساڵێن داویدە کۆنگرس گەلێکی دابش بووە هێرۆ دەموکرات و کۆماریاندا و ئەو یەک تەسیرە ئێمە ئەبینینیان بۆ پەسەندکردنی بودجە هەتا ئێستا بودجە پەسەند نەکراوە ینی هەر درێژەی پێ ئەدرێتوانەمە شتێکە نیشانەکانی ئەوەی کە کۆنگرس زۆر دابش بووە جابا بێمە سەر ئەو خاڵانەی کە بایدن با بڵین لەسەر بنەمای ئەم خاڵانە دەنگی زۆر کەسی بەدەستهێنا یەکێک لەوانە دابینکردنی خزمەتگوزاری بەخێوکردنی منداڵ بۆ دایک و باوکەکان کە هاوکاریان بک کاتێکە منداڵەکەیان لە شوێنێکدا ئەنێن کاتێکە خۆیان ئەچنە سەرکار نەیتوانی و ئەمە بە تەواوەتی هەتاکو ئێستا ئەمە دابینکەوە هەروەها یەکێک لە شتە هەرە گرنگەکان کە دەنگی زۆرێک لە خوێندکارانی بەدەستێنا بایدن ئەویش بابەتی بە خۆڕاییکردنی کۆمیونیتی کاڵج بوو کەواتە 2 ساڵی دوای دواناوەندی بایدن ئەمە یەکێک بوو لە بەڵێنەکانی کردی بەڵام لە دواییشە ئەمەش هەتا ئێستا بەو شێوەیە کە باس کرا بەو شێوەیە نەکراوەیە لێ خۆشببوونی قەرزەکانی خوێندکاران لێ خۆشببوونی قەرزی خوێندکارانی ژیانی بەو شێوەیە نەبوو کە هەموو خوێندکارێک وایە زانی ترەگەر سەرۆک بایدن ببێ بە سەرۆک بە تەواوەتی تر قەرزەکان هەوڵیدا بەڵێ بەڵام نەگەیشتە ئەو ئەنجامی کە بتوانێت بە تەواوەتی قەرزەکانەوە بێ کۆمەریان لە کۆنگرس ڕێنەدا نەوسە بەڵێ و هەروەها هی نابوو ینی سنوورێکیشی دانا بۆ قەرزەکان تەنها 10,000 لێ خۆشببوون ئەویش ئەگەر قەرزەکە لە 50,000 زیاتر بێ شتێکی وا کە یارمەتی بوو هەر بەڵام بەو شێوەیەش هێشتاش بە تەواوەتی جێبەجێ نەکراوە و هەروەها یەکێکی تر لە شتەکانی کە هەمیشە باسی کردووە قەدەغەکردنی چەکی هێرشبەرە ینی قەدەغەکردنی فرۆشتنی چەکی هێرشبەر لە ناو وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا ئەمە شتێکە کەمانزانین کۆمارەکان لە دژی کۆنتترۆلکردنی چەکن بەو شێوەیە ئەمەش سەختتری کردووە بۆ سەرۆک بایدن و هەروەها دانانی باجی زیاتر
لەسەر دەوڵەمەنەکان. باش وانا هلبت وهر بمين وكو هو كارد هلبجاتني بيدنا ولو هيرو يعني راست يعني هاتن جيب جيكرين يعني نهاتن جيب جيكرين اف بالين بايدن ود 2024 ديش جاري كتر ام بالينانا راست جبر مثلا هلقرتنا تشكان يعني نهل يعني قد خكرنا هلقرتنا تشكان هر مجارك كو بدهن صالان الامريكا جهه مجتمعيه حفتيات شويج ما بحساوي كر لسرويه كا روجك درباسنا بالامريكا كو تقينك ليتشينا بالباجارك يا ولايتك يجبرلو اف مجاروي هر بمين بايدن ب يان سروك كي دم ب يان بربجارك دم ب كي ب وبمين باش هيرو امبر بداويا في برنامج دچن تشتكي دن جبو كوماريان في يعني دوان روجي بيش تين كوماري روشاوان شاوي ما بقشتي بحساب ديمقراطا بايدن كرت لي كوماري كورتي هيك بله سيروان كوماري كان لششي مانجي دوانزا دوين بابلين دبيتا لبيني كانديدا كاني كوماري كان وكو هر وكو پێشتریش ئاماژەمان پێکرد لە بەرنامەی ڕابردوومان هەتا ئێستا ترامپ لە کاتی دیبیتەکانە بەشداری نەبووە بەڵام زۆربەی جار لە کاتی دیبیتەکانە وتوێژی داوە بە کەناڵە تەلەڤیزیۆنەکان کە بە تەنیا خۆی هاتوو بۆ چوونەکانی خۆی خستۆتە ڕوو لەو کاتەیە هەتا دیبیتی داهاتوو کە لەوە ئەچێ چوار لە کاندیدەکان بەشدار بن لەو دیبێتە لە 6 مانگ ئەکرێ و 6 مانگی 12 تر با بزانین لە دوای ئەوە ڕێژەی پەسەندکردنیان چی لێدێ و کامیان سەرەکەون وبێگومان هەفتەیە بێ هێرۆ دیست تلڤێدێکی ئامادە بوو تێژمەر بەحساوێ و مژارێن دنگی گرێدایە بەژاتنێن سەرۆکاتیەکەن گەلە گەلەک سپاس هێرۆ زەنگەرە